سڵاو ڕێز بینەرانی ێژا ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنمەیەکی دی لە ڕاوەیەکی دیکە ئەم شەو لەگەڵتان نابین. ئازیزان لە بەرنمەیەدا ئەم شەو ڕاوەیەک یا با بڵێن ئەنالیزێک بۆ بارودۆخی ئێستایی ڕۆژهەڵاتی ناوین دیارە بە تایبەت کوردستان دەکەین. ئەو دۆخە یا ئەو قۆناغی ئێستا کوردستان تێدایە بە تایبەت لەسەر ئاستی هەم ڕۆژاوی کوردستان هەم باشوور چونکە زیاتر با بڵێن ململانەکان لەو ناوە چڕ بوونەوە بۆ ئێمە گفتوگۆ لەبارەی ئەو ڕەوشەوە دەکەن کە هەوڵداژی کارەکانی دەوڵەتی تووشیا لە ڕۆژاوە بەردەوامی هەیە. ئاردۆغان ئەمڕۆ دیسان بە مەبەستی گۆڕینی دیمۆگرافیای ناوچەکە بانگە شێوەی کردەوە کە ملیۆنێک کەس لە گوای ئاوەری سووری دەنێرنە ئەو ناوچانی گرێسپی و سەرەکانی لە پاڵەوەشدا هێشتا شەڕ لە چەند دەڤرێک بەردەوامە. لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستانیش عێراق دیارە ڕەوشەکە چییە بە تایبەت دوای هەڵمەتیشی تیرۆرکردنی خۆپێشاندەران لە یەک دوو شەوی ڕابردوودا کە تێدا زیاتر لە 20 کەس کۆمەڵ کوشکران هەم خۆپێشاندان هەمیش عێراق پێدەنێتە قۆناغی دیکە چاوەڕێی هەندێک سەرهەڵدانی زیاترە کردەوە. هەندێک هێز جارێکی هێزی چەکداری مەبەستم گەڕاونەتەوە سەرساحە پەیوەست بە هەرێمی کوردستانەوە من چەندی هەرێمی کوردستان دۆخی عێراق هەرێمی کوردستان عیلاقەدارەکە ئەمانە بابەتی گرنگن کە ئەم شەو پێویستە بە وردی شیکاری بکەین بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان کاک سلێمان عەرە بنوێنەری پارتیشی دیموکراتی پێدا لە باشووری کوردستان لەگەڵماندایە. کاک سلێمان بەخێر بێن. هەروەها بەڕێز کاک ئەنوەر حسێن بارگر بازگر باڵەیەک ڕۆژنامەمە لەگەڵای کاک ئەنوەر ئێوەش بەخێر بێن. کاک ئەنوەر من لە جەنابتانەوە پرسم کە دەوترێت خۆپێشاندانی عێراق ئیترەوەی بە خۆپێشاندان بەناوەکرێت بە سەرهەڵدان بەناوەکرێت باشێ پێدەنێتە قۆناغێکی نوێەوە. دوایە مەسەرەوەی کورچەنە عیلاقەدارەکە بە خۆی هەرێمی کوردستان بەڵام ئەم قۆناغی نوێ چییە کە ئاماژەی پێەکەن؟ زۆر سپاس بۆ جەناب تو کاک سلێمان. لە ڕاستیە ئەوەی کە لە عێراق ڕوویەدا هەندێک بە درێژکراوەی ئەوەی کە پێشتر لە سۆدان ڕوویداوە لە لوبنان ڕوویدا پێیان وایە ئەوە گەڕێکی دووهەمی بەهاری عەرەبیە لە شێوازی شۆڕژ یا لە شێوازی خۆپیشاندان یا با بڵێم جەولەی دووهەمی بەهاری عەرەبیە کە لە 2011 دەستی پێکردووە و دیسان ئیدامەی کۆتایی هێنانە بۆ دەسەڵاتێک کە لەسەر حکومن و مەسەلەی ئیستیبداد و گەندەڵی و فەساد و نائەدالەتی و شەڕی تایفی و مەزهەبی و بردننی وڵاتەکانیان بەرەو ماڵوێرانی و بەرەو پراوێز خستن و دەخالەتی وڵاتان و ئەوی کە ئەم سەرکردە سیاسیانی ئەم وڵاتان ناتوان ئەم وڵاتە بەڕێوە بەرن و مەحکومیشن بەوەی کە بەپێی ئامارە نێودەوڵەتیەکان هەمویان تووشی فەسادی ماڵی و گەندەڵی بوون و بە جۆرێکی تر ئەمانە هەریەکەیان پابندن بە سیاسەتی دەرەشی وڵاتی منتقەیەک بۆیە بینی مثلەن ئەمە چەندین جارە کە خۆپیشاندانەکان لە عێراق ئیدامی هەیە و بەردەوامیە بەڵام ئەم جارەوەی کە جەنابیشت باس کردەوە وا بڕیارە لە چەند ڕۆژی داهات و خۆپیشاندانی 1 ملیۆنی بەڕێوە بچێت 5 ملیۆنی گوایە ئالاساس مەسەلەن پێشتر سیاسیەکانە هاتنیان گوت ئێمە خۆپیشاندانی 1 ملیۆنی بەڕێوە بین سیاسیەکان و حیزبە سیاسیەکان ئێستا ئەمە نەکرد لە دەستیان دەرهێنراوەوە ئێستا خەڵک خۆی ڕابەرایەتی ئەمەکە بەداخەوە ئەبێ بڵێم مەسەلەن لە ڕابردوودا خۆپیشاندانەکانی عێراق زۆر جار موقتەدا سەدر زۆر جار مالیکی زۆر جار عامری خۆیانە کرد بە خاوەنی ئەم خۆپیشاندانەوە و دەستکەوتەکانیان ئەچنیەوە بۆ خۆیان و ئەندام پەرلەمانی زیاتریان لە بەردە پەرلەمان سەفقەی سیاسی و تیجاری و باشتری ناوچەی و نێودەوڵەتیان وەرەگرت یعنی سوار سەری شەپۆلی ئەتراز و ناڕەسایەتەکانی خەڵکە بوون و بۆ خۆیانە خۆستنەوە. ئێستا خەڵک لەوە تێگەشتووە بەڵام یەک شتی دیکە هەیە موقتەدا جارێکی هاتوتۆ مەیدان ینی ئەو خۆیەکو پشتیوانی خۆپێشاندەران هەستا خۆیەکو ڕابەریشیان پێشەنگیشیان پێشانەیە هەتا لە یەک دوو شەوی ڕابردوودا بردومانی با بڵێن ماڵەکەشی کراوە ئیتر ئەمە چەندێک تەکتیکە نازانم چەندێک ڕاستی دوو لە ڕاستی مشتێکە و هێزی مەهدیشی گەڕانەوە بۆ پاراستنی خۆپێشاندەران یعنی مە هیچ پەیوەندیە ینی ئەم سەر هەڵدانانە تاو خۆرسکە هیچ پەیوەندیەک بە موقتەداوە بە نەزەری من هیچ کام لەوانە و ڕاستیە ناگۆڕن کە
ئەم ڕەوتە بەشێکە لەو جینایەتانی کە لە عێراق ڕوویداوە، بەشێکە لەو فەساد و گەندەڵی کە ئەوان بەرپرسن، بەشێکە لەو قەتڵ و عامەی کە ڕوویداوە، بەشێکە لە ئەجێندای دەرەچی کە عێراق بەڕێوە بن و ئەمە هیچ لە واقعەتە لای خەڵکی عێراق و لای چاودێرانی سیاسیش ناگۆڕن. ئەوانەی کە مەسەلەن ڕاستە هاتوتە ناخۆپیشاندانەکان، ڕاستە لە ئێرانەوە گەڕایەوە ڕاستە خۆ چۆن ناخۆپیشاندانەکان، بەڵام ئەو پێشوازی لێ نەکراوەکو مەرجعیەت و وەکو سیاسیەکی بێلایەنی نەزیح سەیری ناکرێ بێگومان خۆپیشاندانەکان لە هیچ کوێ دنیا خۆپیشاندانەکان ناتوانین بڵێ 100% خۆرسکە. هەموو خۆپیشاندانانی کە دروست دەکرێت بە خۆرسک دەستێوەردانی ناوخۆی و دەرەکی تێدەپات بە هەر کەسە بەپێی بەرژەوەندەکانی خۆی ئێمازین مەزار خۆپیشاندانانە ئێران دەستی تێوەرەدا، عەرەبستانی سعودیە، تورکیا، ئەمریکا، ئیسرائیل دەستیان تێوەرەدەنەوەوانە وازحە بەپێی بەرژەوەندەکانیان، بەڵام واقعەتەکە ئەوەیە ئەکسەریەتی ئەمە خواستی خەڵکی عێراقە. مەسەڵەن کای سەڵا ئەوەی کە خۆپیشاندەران داوایەکەن شتێکی عەجیب و غەریب نییە و کەس نیە نەزانێ. مەسەڵەن لە کوێی دنیا معقولە عێراق لە 2005 تا ئێستا نزیکەی بای تریلیۆنێک و 500 میلیارد دلار نەوتی فرۆشتە، بەڵام خەڵکی بەسرا ئەو نیە بیخۆنەوە و تەنها لە 2005 نزیکەی 600 میلیارد دلار لەلایەن ئەم بەرپرسانەوە بە مقتەدا سەدر و بە مالیکی و بە عەبادی و بە عامری براوەتە دەرەوە. خەڵک هەموو ئەم واقعەتە زانێ. وەسەرڕای ئەوە ئێستا خەڵکێکی زۆر بێکارە، وەسەرڕای ئەوە خەڵکێک ئێستا مەسەڵەن ئاوی شیرینی نییە، مەسەڵەن بێهداشتی نیە، دەرمانی نییە و عێراقیان ڕۆژ بەڕۆژ کاولتر کردووە. باشە ئێمە زیاتر لەو بارەی وەخساکین کاک سلێمان، ئەگەر ڕەوشی عێراق و سووریا بهێنین بە چاو، ینی ئەمانە چ عیلاقەیە وان بە هاوڕە بە هەبدوو ڕاهەیە، مەسەڵەن دەمی شەڕدا حتا نەهاژی عێراق تایبەت حەشدی شعبی هێزی گەلێک هێز بۆ پشتیوانی لە سووریا کشاندێ بۆ دیمەشق بۆ پشتیوانی لە ئەسەد مەبەستی من هێنجی هێزێوان هەیە حەشدی شعبی لەو دەرانە تێن دەچێت. مەبەستی منەوەی ئەو ڕەوشەی کە لە عێراق هەیە وە سووریا هەیە چۆن ئەم دکارن بە هەڤڕاگرێتن، ینی لینکێکەوەان چ هەیە بە هەڤڕا؟ شەو باش سلااو بەرزی خۆ پێش دەکەم ژ بۆی وا بۆی مامۆستا ئەنوەر ژ بۆی تەماشاوانان. بێگومان ڕەوشە سیاسی بارودۆخی گشتی هەم ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەم جیهان نەتەنێ سووریا و عێراق هەمویان بە هەفتوورە گرێدایە ڕەوشێکی ئالۆزە ئەزمەیەکی گشتیە شەرەکی جیهانی لە هەرمێدا برێڤەت چێ ئەv تشتێک ورود دێ ئەv ئالۆزیە هەم لە سووریە هەم لە عێراق هەم لە لبنان هەم لە یەمەن و لە هەموو وڵاتانی هەنی و نەتەنێ و ئەمریکا لاتینیژی و ئالۆزیە ئەزمە ئابووریە جیهانی و یعنی مداخلەیان سەر ترامپ و ڕەوشە ئەوروپا و مەسلەتێن و ئەوروپا سیاسەتا و برێڤەت بێ باندۆریاوەیەکێ جیهان دەمایی ڕەوشە رووسیا گشتی جیهان دناوە کریزێکی دەیە، دناوە ئەزمەیەکی ئابووری دەیەت، ئەزمەیەکی لەشگەری دەیەت، ئەزمەیەکی جوواکی دەیە. گۆری نەرینامە ینی ئالۆزیە سیستەما دەولەتی یا جیهانیە، دەولەتێن جیهانیە ناودەولەتی سیستەما خۆڕێڤە برنا جیهانی دناوە کریزێکی دێ. ئەv کریز ئیدی نەما هەفتوو قبول دکە، ئیدی دەولەتێن هەیی دەستڵاتێن هەیی ینی هێزن لەشکریە دی جیهاندا هەیی نەما ئیدی بەرژەوەندیان دەولەتێن گەورە پێکتێنن ژ بۆی وێ ئەزمە دەردکەوێ ژ بۆی وێ دناوە سیڕایدەنە سەروی ئەساسی شەڕێ تائفی دەردکەوێ پێش شەڕێ قومی دەردکەوێ پێش شەڕێ ژدێ لە هەفتوو دەشەرکردن دەردکەوێ پێش ینی لە هەر جیەکی بووی شکلی سووریا تایبەت و بە عێراقی تایبەت هەرێکی گۆری ڕاستیە نوانە هەنێکی گۆری حەقیقەت و دیرۆکێ نوانە تا ئاستەکی واناکی دناوا شەرەکی دەبرێڤە دەبن ینی چاوە شەڕی جیهانیە کەمین خلاص بوو دووزەنکردنێکی نو یا جیهانیە نەخشەیە جیهانی هاتە گوهاردن مەسەڵەن دەولەتە تورکیا هاتە ئاواکردن. شەڕی جیهانیە دوویەم
دەوڵەتێن دیتر هاتن ئاواکردن سووریا هات ئاواکردن ئیسرائیل هات ئاواکردن ئیرۆ ڕۆژ پشتی تێکشکاندنە اتحاد سوڤیەتی پشتی دەرکەتنە پێشی ئەفکرێ ئیسلامی و یە توندڕە و جیهانێدا یعنی حرکاتی شۆرەشگەر حرکاتی ئازادی خواز تا ئاستەکی نەماکاریبوون لە بەرامبەری وێ پێلا مەزن یا ئالۆزیە و شەر خۆڕا بگرن جبەر فکری ئیسلامی بڕەنگەکی پرتون دەرکەتە پێش داعش دەرکەتە پێش تەمسیلا وێ ناکێشی نەها ئەردۆغان دکێ بوی فکری ئیسلامیش بووی وێ یعنی نەها ئێمە دناوا ئالۆزی و شەرێکی وهادەنە پر گرنگەک و ئەم هەنێکی تەفاسیلێ وێ ناکێ بنرخێنن و بناسن ینی میناک ئەس بێژم چاوە ناتۆ بەری درۆژات جیوی نەخۆ دەگوت ئیدیش دژمنێ مە یەکەم ئیدی ئەرهابە دسەری دەژی ئەرهابە ئیسلامی ئەرهابە توندرە وەکەیە داعشێ ینی نە ئیدی رووسایە ji بۆ وێنە ئەڤنا gelek نرخاندن و سەرسەکناندن ئالیە سیاسی و کریزە درۆژیلاتا ناوەڕاستە بتایبەت پێویستە ji بۆ وێ نەها گۆری نەرینامە ji نوورە دۆزەنکردنا ڕۆژلاتا ناوین هەیە ji نوورە ڕسماندنا نەخشەیە جیهانی چاوە پشتی شەڕی جیهانی چاوە دلۆزاندا چاوە کو اتفاقات هاتنە چێکردن و دەولەت هاتنە دروستکردن گۆری بەرژەوەندی هێزن ناو دەولەتی و هێزن کورد شەڕی جیهانیدا بسەرکەتن ئیرۆڕۆژی دۆزەنکردنێکی بووی شەکلی دەردکەوێ پێش یاکو ئەستخوازم بداوی بکەم ببورە ینی وەکی کورد بە تایبەت دناوا vê ئالۆزیەدا ئیرۆ ڕۆژ خودی هێزێکی مەزنن دژمنێ گەلێ کوردجی نەخوازێک و کورد دناوا گواردنان ودا دناوا نەخشەیان ودا جی خۆ بگرێ لە بەرامبەری وێنەکە ئێریشتکە باشە کاگەنوەر ئەمەی هەندێک نقاشی ئەو بکەین ینی ئەم خۆ پیشاندانی عێراق و ئێران لە کاتێکە لە عێراق خۆ پیشاندان سەری هەڵدا بەو شێوە قەویە بەڵام بینیمان لە ئێرانیشدا مەسلەی گرانبوونی سەری بنزین بوو بە با بڵێن ئەوەیەک ینی پڕیشکێکە خۆ پیشاندان دروست بێت زۆر بێ شارەکانی ئێرانە بەڵام جیاواز لە عێراق نەشۆ پێشاندەران ناتوانانی باڵن چالاکێکە نتوانرا بەردەوام بێت ئایا ئەمە پەیوەندی بە سەرکوتی و ئێران زوو سەرکوتی کێریاچی ئەمە بابەتیشی وەڵامە بەستی منەوەی ئەم دوانە چەنێ پەیوەندیان بەیەکەوە چونکە بۆچوونێ هەیە شەڕی هێز جیهانێکە متام شەری ئێران و ئەمریکا لە عێراقدا ئەکرێ یا پاڵانێکی هێزە جیهانەکان ئەمریکایە بە ئێرانەوە بۆ ناو خۆی یعنی خستنەوە ناو سنوورەکانی ئەمە چەندە ڕاستە خۆی کاکسەڵا لە ڕاستیە ئەو کاتێکە ڕووداوەکانی بەهاری عەرەبی لە 2011 لە تونسەوە دەستی پێکرد بە سووتاندنی بەخۆ سووتاندنی محەممەد بوعەزیزی و دوجار میسر و لیبیا و یەمەنی گرتەوە ئێستا هەندێک لە چاودێران پێیان وە بۆ ئیشتیباکەلەوە بوو کە ئەم خۆ پیشاندانانی بەهاری عەرەبی بوو یەکەم جار لە ئێرانەوە دەست پێ بکە ئەوە یەکێکە لە هۆکارانەی کە هێشتا بەردووەمیشان بەشێک لە چاودێرانی خۆراوایی گەشتنە ئەو قەناعەتە یا با بڵێم لێکۆڵنەوەکانەیە کە شیعە لە حکومڕانیان فەشەلی هێناوە بەو دەلیلەی لە ئێران ئەوەی کە لە لوبنانیژەی بینی لوبنان ڕاستە لە دیکۆردا حکوومەتێکی پێکاتەی شیعی و سنی مەسیحی هەیە بەڵام لە واقعدا شیعەکان باڵا دەستن حیزبوڵای لوبنانی باڵا دەستە و لە عێراقیش بە هەمان شێ ئەمە لە دوای ڕوخانی باسەوە بینیمانەکە ئەکسەرێتی حاکمیەتی عێراق بەدەزە قسەکەوەیەکە شیعە شکستی هێنا و فەشەلی هێنا لە حکومڕانیکردنە بۆیە ئەو ڕووداوانە پەیوەندی وابەستەگیان بەیەکەوە هەیە هەم ئێران هەم لوبنان هەم عێراق کە ئەمانە بەشێکن لە هیلالی شیعی ئێرانی و جگە لەوەش بە تەنها ئەوە نییە کە مەسەن لە ژێر سەیتەرەی ئێرانە بن ئەوەیەک ئەمانە جگە لەوەی کە وابەستەگی تەواویان هەیە بە مەرجعەتی قومونە جەفەوە و لە هەمان کاتە ئەمانە هێز و میلیشیای مافیاییان هەیە چه حیزبڵڵا و چه حەشتی شعبی و ئەمانە هەوڵی پەخستنی دام و دەستگا و مؤسساتی دێوڵەتیەدەن و ئەمانە هەوڵەدەن هەموو ئیقتصادی وڵاتە بەرنە دەرەوە و ئەمانە هەوڵەدەن پشێوی ئارامی هەبێ و لە هەمان کاتە ئەمانە سەرکوتی سونەکانیان کردووە مەسەلەن ئەو لێ ڕژەی بینیەوەی بەرامبەر کردویانە بۆیە بە نظری من هەموو ئەو سێگۆشەی کە خۆپیشاندانەکانی تیا بەڕێواچێ
بابەتەکە پەیوەندی هەیە بە ئێران و بە شیعەوە بەڵام ئەوەی کە مەسەلەن لە لوبنان تا ڕادەیەکی زۆر سەرکەوتووە لە عێراقیش ئاکامێکی گەورەی بەدەستێناوە مەسەلەن لە بە درێژایی مێژووی عێراق خۆپیشاندانی ئەوە بەڕێوە نەچوو هەموو قوربانی لێ بکرێتەوە بەڵام ئێستا پیان وایە بە دەست لە کارکێشانەی عادل عەبدولمەهدی مۆزوعەکە کۆتایی نایە بەڵکو داوای دادگاییکردن و چاکسازیەکەن و ئەمە مەترسی لەسەر ئێرانیش دروست کردو بۆیە هەر ئەم نیگەرانیانەی کە لێرەیە ئەم ناڕەزایەتی کە لێرێ پەڕیوەتەوە بۆ ئێران بەڵام قسەکەوەیە کە لە عێراقا جگەلەوەی کەشی عەباڵە دەستە تەرەفەکانی تریش بەشدارن مەسەلەن سوننە و کورد و جۆرێک بە جۆرێک لە جۆرەکان جۆرە شقڵێکی دیموکراسی بەخۆوە گرتووە ئەوەی کە لە ئێنا ڕوویدا بوو معلوماتی جەنابەت هەندێک لە ئامارە نێودوڵەتیەکان دەڵێن نزیکەی 2000 کەس لەماوەی یەک هەفتەیە لەو خۆپیشاندانانەی ئێران کوژراون ئێران خۆی ڕەتێکاتەوە بەڵام ڕاپۆرتەکان بەڵام قسەکەوەیە کە ئێمە شایدی ئەوین کە مەسەلەن ئەو دەوڵەتانی خۆکوپشاندانیان تیا بە ئەو دەوڵەتانی کە ئاڵوەڕیان بەسەر هاتووە بە من نەوەستاوە بە کوشتنی خەڵک بە نظری منەوەیە کە ئەمە پەیوەندی بە ئەوەی کە جەنابەت پەیوەندی بە ململانەکانی ئەمریکا و جەمسەرەکانیانی عەربستانی سعودی و ئیمارات و تەنانەت ئیسرائیلەوە هەیە لە بەرامبەر بلۆکێک کە ئێران لە منتەقەکەیە ئەمریکا پێی وایە بەرژەوندەکانی ئەوی خستۆتە مەترسیەوە بۆیە ئەمریکا ئێستا لە خۆپیشاندانەکانی عێراق ڕاستەوخۆ ڕاستە دەخالەتی نییە بەڵام ناڕاستەوخۆ ئەجێندای خۆپیشاندانەکان بەڕێوابە و ناڕاستەوخۆ هەوڵەدا مەسەلەن عێراقێک بنیاد بنێ لەژێر تەسیر و هەیمەنە و کاریگەری ئێران دەرچێ و مەسەلەن هەوڵی داوە ئەو هیلالی شیعێکە لە تارانەوە دێ مەسەلەن ئەگاتە بە کرماشانە دێتە دیالەوتەیە پەڕێ بۆ شنگال و ئەپەڕێتەوە بۆ ڕۆژ ئاژێ دەسەڵاتی هەوڵیدا ئەمە تێک بشکێنێ و ئەمە بە نظری من ئاماژەیە بۆی کە ململانەکانی ئەمریکا و ئێرانیان ململانەکانی واشنتۆن و تاران بەڕادەیە قوڵ بۆتەوە کە هەندێک لە چاودێرانی سیاسی پێیان وایە ئەگەر ئەمریکا ڕاستەوخۆ لە عێراق دەخالت ناکە ڕاستەوخۆ لە لوبنان دەخالت ناکە بەڵام لە داهاتوودا ڕاستەوخۆ لە ڕێگای سەربازیەوە لە ڕێگای تاکتیکەکانیەوە بەشداریەکە باش ئێستا کەشتی هاری ترومان هەیە کەشتی فڕۆکە هەڵگرەکە لە دەرای ناوەڕاست و ئێستا بەڕێکەوتو بەرەو کەنداو ینی تر لەم ساتانە ئابێ بگاتە کەنداو ئەمە چی سیگناڵێکە ینی پێ دوایە بگاتەوە حەدەی ئەو مداخلەی ڕاستە خۆیە ببێ احتیمالە هەیە چونکە ئێرانش بۆ خۆی لە ئامادە باشیای لە بەرامبەرەوە چەنێ ئەمە منطقیەکە ئەو پێکدادانە دروست بێ ئەزانی کاک لە ماوەی چەند ساڵی ڕابردوو یان لە 2005ەوە لە دانیشتنی گروپی پێنجایی دەنێک لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە ڕێگریکردن لە پیتاندنی یۆرانیۆم و لە ڕێگریکردن لە بەرەمهێنانی وزەی ئەتۆمی هەموو ئەوانەیەکی تیۆروپ ئەمریکا شکستیان خواردەوە و لەوەی لە ئێستا لە ڕێگای سەپاندنی گەمار و ئابوووریەکانەوە ئەو تحریمەی کە ئێران بەخۆیەوە بینێ لە بەرامبەر وڵاتانیەکی تیۆروپ ئەمریکا کاریگەری زۆری کردوتە سەر بۆیە هێشتا ئەمریکا پێیان وایە لەم ڕێگایەوە نەیتوانیەوە مەسەلەن ئاڵوگۆڕی گەورە پێک بێنێ بۆیە بە نظری من ئەمریکەکان هەوڵیان داوە لە ماوەی ڕابردوودا لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لە ڕێگای گەمارۆکانەوە وا بکەن کە باڵی ریفۆرمیستی ئێران کە ڕوحانی و بەشێک لە خاتەمی و موسەوی و کەڕووبی لە زیندانە نوێدرایەتیەکەن بکرێت لەم ڕێگایەوە ئاڵوگۆڕێک لە ناو دەسەڵاتی کۆماری ئیسلامی ئێران پێک بێ بەڵام سوپای پاسداران و مەرجعیەتی ئێرانی ئەمەیان ڕاگەیاندۆ پێیان کە ئەوان لە هیچ کاتێک لەمە سازش ناکەن بۆیە تا ئێستا ئەمە خاڵی یەکەمە سەرکەوتنی بەدەست نهێناوە ئەم ئەڵتەرناتیڤێکی ئەمریکا سازیەکە سەرکەوتنی بەدەست نهێناوە کە باڵی ریفۆرمیز بتوان حاکمیەتی ئێران بگنە دەست بەبێ شەڕ و جەنگ لە نێوان تاران وەشتۆن بەڕێ بچۆ ئەڵتەرناتیڤی دووهەمیان ئەوەیەکە هەوڵی داوە لە ڕێگای ئەم خۆپیشاندانانەوە بتوانێت ئاڵگۆڕ پێک بێنێ کە سەرکەوتون نەبووە بۆیە ئەگەر ئەمە نەبێ بیر لە ئەڵتەرناتیڤی سێمەکاتەوە کە ئەحزابی ئۆپۆزیسیۆنی ئێرانین چ مجاهدینی خەڵق چ ئەحزابی ڕۆژهەڵاتی کۆمەڵەیە دیموکراتە پەژاکە پەنابوانە بەرەر بۆیە بە پێی هەندێک معلوماتی من ئێستا دانیشتێکەیە لە واشنتۆن لە نێوان هێزە کوردیەکان و حکوومەتی ئەمریکی بە نظری من ئەوەش ئەڵتەرناتیڤێکی ترە بەڵام لە هەم بژاردەکان بەکارە هێنێ نەتیجە ئەم ململانیانی کە لێوان ئەم بارودۆخێکە لە منتەقەیە لە خۆڕەڵاتی ناوەڕاست پێکاتەوە پێم وایە ئەمریکا پێی وایە بە جۆرە لە جۆرەکان پێویستە ئێران احتیوا کرێ بۆی ئەم بەس هەموو هەوڵەکە ژەوێ ڕاستە هەوڵەکە کاک سلێمان بڕیارێک و گەڕێکی دن خۆلێکردنی سوچی دیسا دەست پێ بکە گۆڕ ئەو نوچەی کە هەیە لەناوبەری ئێران عێراق ئێران تووشیا رووسیا وانە لە عینە دەمێداژێ ئیرۆ ئەردۆغان گوتیە دەبێ ئەم ملیۆنێک پەنابەر بەدیگەڕێنینە ناوچەی گرێسپی و سەرەکانی حتا دەبێژێ پرۆژەی ئیسکانژی یعنی شتەجیبوونژی مەدەست پێکردە
هونجی بحث ئەو کردن لۆزانی نو ئەم ئەس خواستم چوارچێدا بپرسم مثلا ئەو گاف قەس گاوێکی مەترسیدارە پشتی کو لە ناتۆژی ئەردۆغان ڤگەریە هەنی گوتن ئەو خویایەک و ئەو هەرێم نهاتی قبول کردن ناتۆ هەرێمە قبول نەکردە بەرکو لە ڤگەردا تورکیا گوت ئەم ڤگەریان تورکیا بەستی منەوە دەوڵەتی تورکیا گوت ئەم ڤناکشەی دەمەکی لە ناتۆدا نقاشێکی و سادێکردن گەرەکە بەکشێ پرسێ منەوە ینی ئەو مەسجی ئەردۆغان چاوە دەبین بێژێ من ملیۆنە کەس دکشێنی ورا و عندە مێداژی سوچی هەیە یعنی di pêvajoya şerê serêkanî û girê spî de hem di pêvajoya dagirkeriya dewleta Tirkiye li ser Bakur û Jilatê Sûriye gelek rastiyên siyasî hem rewşa Tirkiye hate diyarkirin û rewşa siyaseta giştî ya navdewletî li ser herêmê taybet wekî Kurd yanî hate diyarkirin ku hemû dewletên heyî گۆری بەرژەوەندیên سیستەما گشتی یا ناودەوڵەتی بەرژەوەندی هەفتوو دپارێزن gelê Kurd bi tekoşîna xwe taybet rêveberiya Bakur û Jilatê Sûriye ya Rojavayê Kurdistanê yanî wekî tekoşîn wekî waqeekî ku hatiye durstkirin di nava çend salên derbasbûyî de derveyî projeyên navdewletî heta wekin ha yani ew tiştê hey ne bi îradeyekî navdewletî hatiye durstkirin ne bi piştgiriyekî hêzekî derve hatiye çêkirin bi qasî ku hêzekî xweser e hêzekî demokratîk e pêşengtî ji bo projeyekî demokratîk di rojhilata navarast de dike û ew ne heta wekin ha li beramberî wê projeyê bê pîlanin ku karibin siyasetekî li ser wî esasî bidine meşandin. Dewleta Tirkî di vê qonaxê de her wekî ku berî niha çawa Kurd bê parmane hewildanê wê heta dawî ew e ku Kurda projeya Kurda têk bibe projeya demokratîk têk bibe û armancê xwe yî tewessuî yê ferehkirinê di rojhilata navîn de hem projeyên berê yanî çawa ku me got pîlanê hemû dewleta yekin hemû dewlet stratîjiya xwe de astekî de digihêjine hevdû yanî çawa berî niha pîlana heyzama Erebî li ser Rojavayê Kurdistanê hatibû meşandin di heftê û sê û çara de çawa Erebê xemir hatine herêmê rejîma Baas pêşengtiya wê guhartinê kir ku Kurda qirb bike Ereba di herêmê de bicî bike bi ser neket îro roj Erdogan jî di heman pîlanê de dixwaze Ereba di Efrînê de bicî bike di serê Kaniyê de bicî Ama dibêje me nêzîkî 350,000 jî bedcê kiriye durust e ew rasta yanî ew jimarê ku hatine belavkirin te astekî bilind rastin yanî bi deh hezaran çeteyên xwe kesên ku murtezeqin ê ku ji derdorê Şamê û Der'a û Himsê ku kom kirine û ne tenê ji wê dirê ji cîhanê jî ji Sînê jî û ji Efganistan jî ew kesên tundira û hez dike du herêmê de biçêne û dike jî yanî ta raddeyekî bilind ji bo wê yanî ev projeya ku niha dewleta Tirkiye bi rêve dibe ew berxwedana li beramberî wê heta astekî bilind dewleta Tirkiye bi teniya xwe maye yanî nikariye demekî siyasî navdewletî bihêz ku piştgiriya wê nake bikin dewleta Tirkiye taybet Erdogan û AKP bi teniya xwe di vê projeyê de mane ji bo wê yanî ta astekî bilind ev pîlan ne serkeftiye raya giştiya navdewletî nikariye bi aliyê xwe de bibe berûva jî wê na hêzên Kurd bi taybet bi pêşengtiya Kurd hêzên demokratîkê ku di Bakur û Jilatê Sûriyeyê de di cîhan de deng dan karî bûn projeya xwe demokratîk de astekî bilind wekî deriyekî ji bo şerعiyetê û naskirinê bidine naskirin meselen li darxistina Meclisil Emin Kongresê Amerîkî bi dawî de jî civîna NATO evaya hemûyan
نەدانە قبولکردن و ئەو هێزێت هەرمێ دەهەیی هێزنی تونندڕەون یانجی لە بەرامبەری واناکێ داگرکەریە دەولەتە تورکێ ڕەوا ببینن و شەرعی ببینن ji بۆ وێ دامان دەمێدە بەمان شێوایی دۆڵاتی عرب و جامیعە عربی دەژی هەلوەستێکی وانی گەورە یا مەزن دەرکەتە پێشک و لە بەرامبەری داگرکەریە دەولەتە تورکی وەرێ ڕاوەستاندن ji بۆ وێ ینی دەولەتە تورکی نەها نکاریە دامەکی سیاسی ئەنجام بدێ بەروواژی وێ یعنی هەرچم دیرۆکێ دەگوتنە کورد لەشگەرێن باشن سەرکەفتنێن لەشگەری ئەنجام دەدەن لێت ئالیە سیاسی دەنکارینە اتفاقێن سیاسی و دیبلۆماسی پێک بێنن ئیرۆڕۆژ کووردا کاریە و خۆ بخنە ڕۆژەوا جیهانی داکاری خۆ ئالی سیاسی لەسەر سوچی نو ئەس بە کورتیە خازمە کورتی شتێک لەسەر ئەو سوچیە نو ئەم باخ مثلا لاڤرۆف دوورش بەرێن هەشتێکی باڵکێش گوتیە لاڤرۆف بێژێ بۆ جارە یەکەمی احترا بۆ یادەکە کە پرسی کورد پرسی ڕۆژهڵاتی ناوینە نەپرسیکی لۆکاڵیە نەپرسیژی کورد بەخۆیە دەبێژێ کورد پرسی کورد بۆمبێکی تاوقیتە و من بۆمبێکی مەترسیدارێ ڕۆژهڵاتی ناوینە دەبێ هەموو ڕۆژهڵاتی ناوین بخۆی چارەسەر علاقەدار دەکەمە بەستی منەوە یعنی سوچیە نودا وێت شتێکی بێکەوە هەڕتێن شتێکی نو دەرکە ینی بەرێک و لاڤرۆف شتێکی وزات بێژە یان وەکی بەرێت بێت یعنی گۆری نەرینە من لافرۆف و تایبەت هەموو ڕایەدارێن ڕوس ji destpêkê ji بۆی کووردا hinek axaftin û qseyan dikin بەڵام داریە پراتیکی و اتفاقên سیاسی و دیبلۆماسی دا ئەنجام نادن یعنی ئارمانج دکاک و کورد لە ڕۆژاوە بەگەرێت دیمەشق بە دیمەشقڕا دیالۆگ بکە و ئەساس ئاخفتنی خۆداژی وسا خلاص دکە ینی کورد درۆژەوای کوردستانێدا هەر چمد ئالیە پراتیکی دا ئەو گوتن ئەنجامدانە و ئامادەکاری خۆش بووی چارەسەریە دانا پێش لافرۆف و پوتین و هەموو ڕایدارن ڕوس هەرچمش بووی کووردا نەرینێکیش بۆی ناسکردنێدانا نەرینێکیش بۆی هەوڵدانن قاشۆش بووی اتفاقێدانا بەڵام یا دیار ئەوەیە و کووردا وەکی وەرەقەیەکی دەغچێ لە دژی تورکیا دێ بکارانین ji بۆی پیلانی خۆ سووریایدا لەسەر حسابێ بەرژەوەندیên تورکی برێڤە بێ ینی هەم کووردا دێ بکارانین هەم کووردا قبول ناکەیە یعنی دەبێژێت تورکات بێ هەگەر tu بمرە اتفاق ناکەی ئەزێ لەگەل کووردا لەگەل شامێ دمە اتفاقکردن وەک وەرەقەیەکی زەختەیە دەرەوەی وێ حتان هاد ئالیە پراتیکی دە تشک دەرنەکەش ئەم پاشی بەحسەیەگەین کورد بەخۆ چ پرۆژە استراتیژیکێ بێ کات ئەنوەر هەندێک بۆ چون هێڵ پێ خۆ پیشاندانەکان عێراق قسێتە هەرێمی کوردستان بەخۆی عێراقدار ناکە بەڵام زۆربەی بۆ چوونەکان بەو شێوەیە کە بڵێ عیلاقەداری دەکات و پەیوەندیکی بە هەرێمی کوردستان و زۆر هەیە مەسەن لە تایبەت لە مەسەری گۆڕینی دەستورە کە باسەکان ئیستیقالەکردنی عادل عەبدولمەهدی کە کورد یەکێک لەو هێزە بۆ کە ئیتیفاقی لەسەری هەبوو ینی ئۆکەی کردبوو بۆ لەمەدا دیار نییە چییە بێ حتا لە گۆڕین دەستوریشە یەکێک بەحساب لە داواکاری خۆپێشاندران ژەوەیە کە پێگەی هەرێمی کوردستان نامێنێ یعنی عێراق بێت عێراقی مرکزی عێراقی پێش نەوتیۆک مەبەستم ئەوەیە کورد چەنە عێلاقدارەکەم ئاڵۆزیانی عێراق بەخۆیەوە لە ڕاستیە پێم وایە لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا حکوومەتی هەرێمی کوردستان هەندێک ئیشتیباهاتی کردووەوەی کە لە کاتێکە دەستورەکە فیدراالیەوە خۆی بەشداری کردی لە نووسینەوە بەڵام زۆر زارواهی خۆی وان نیشانداوە کە دەوڵەتێکی جیایە و هەوڵی داوە مەسەلەن جیاب بێتەوە بەبێ ئەوەی دەستەبەری نێودەوڵەتی ئەوی کە لە ڕیفراندۆم بینی مانێشتا مەسەن ئێکاساتەکانی و ڕنگدانەوە نێگەتیفەکانی لەسەر کۆمەڵگای کوردستان ڕۆڵی هەیە ئەو دیوێشی دیوێکتری شوێ مەسەن حکومەتی هەرێمی کوردستان محکومە بۆی لە چەند ساڵی ڕابردوودا لەو دیالۆگ و مناقەشانەی هەیە بووە غەڵەتی کردووە مەسەن لەوەی کە چەند ساڵ لەوە پێش مەسەن نەخشە ڕێگای ئابووری سەر بەخۆیان ڕاگەیان مەسەن حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتوو نەبوو و لەگەڵەوەشا مەسەلەن دیالۆگەکەەوە بوو کە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە نەوتی خۆی تەسلیمی حکوومەتی عێراقی بکە و عێراق بجەبنێرێ و حکوومەتی هەرێمی کوردستان بەداخەوە نەوتەکەی نارد نایتوانی موچەی هاوڵاتیانیش بێ ئەمە ئیشتیبایەکە بە نظری من و ناکرێت مەسەلەن حیزبێکی سیاسی لێرە بانگەشەی
سربەخۆیی و ڕیفراندۆم کاو بەڵام مەسەر ئەندام پەرلەمانەکان وەزیرەکان لێ بن و ناکرێت ئەم ئیزدیواجیەتە ئەمە بە نەزەری من زەرەری گەورەیدا و لە ئاستی ناوچەیی مەسەلەن پیلانجیێڕیەکان بەرامبەر هەرێمی کوردستان و تەنان باشوور ڕۆژئاوش پەرەی پێدرا و لە ئاستی نێودەوڵەتی و پشتیوانی هەبوو تا ڕادەیەکی زۆر کەم بوو ئێستا خەریکەیەتەوە شوێنی خۆی بەڵام بە نەزەری من پێچێ بۆی خۆپشاندانی کە لە عێراقەیە یەکیانەوەیە کە کاریگەری لەسەر کاریگەری ڕاستە خۆی لەسەر هەرێمی کوردستانەیە و لە هەر تاوەکو بەغدا دڵی دەوڵەت ئارام بێ کاریگەری لەسەر هەرێمی کوردستانیشێ ئارامی بخۆی بنەوە پێچوانەشەوە ڕاستە و ئەوەی کە جەناب تو گۆڕینی دەستور و ئەوەی کە هەندێک لە نەغمەی شۆڤێنی عەرەبیانەوێ ئەو مادانەی پێیوەستن بە کوربی گۆڕن بە نەزەری من واقعیتێکە کە لە ناو پەرلەمانی عێراقی شەیە و لە ناو ئەحزابی سیاسی شیعە و سوننەش هەیە لە ناو خۆپیشاندەرانیشا هەیە بە نەزەری من هەندێک لە خۆپیشاندەران لە هێزە سیاسیەکان دەڵێن مەسەلەن بۆچیە بە هەرێمی کوردستان 12 بودجێ بۆ بڕوا و لە کاتێکان نەوتی خۆی تەسلیم ناکە خۆمە واقعەتی تایە مەسەلەن تۆ زۆر بە تەعەسسوب سەیری مۆزوعەکە مەکە وەکو کورد و عەرەب مەسەلەن نەبێت سەیری ئەو دیوە سیاسی بکەی کە مەسەلەن حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم مامەڵانە بەرپرسیارانە مامەڵی نەکردووە و بە نەزەری من تەشخیصی دروستی نەداوە لە ڕوئیای دروستی نەبووە لە مامەڵەکردنی لەگەڵ ئەحزابی سیاسی شیعە و جگە لەوەی کە ئەحزابی سیاسی شیعە بە نەزەری من تێڕوانیان جیاوازتر نییە لە ئەحزابی سیاسی سونی کە 90 ساڵ عێراقیان بەڕێوەبردە و کورتیان چەسانەوە ئەوەی جیاوازیەکەی هەیە بە ئێران ڕۆڵ و دەخالەتی هەبووە لەوەی کە هەر کاتێک ئەحزابی سیاسی شیعە مامەڵی باش بکەن یا خراپ بکەن یعنی ئێران ئەم ئەجێندایاندا ئەداڕشتووە و بە نەزەری من هێزە سیاسی شیعەکانیش لەژێر ئەم سەیتەرە لەژێر بەرژەوەندەکانی خۆیان ینی پەیوەندی جوگرافی و سیاسی و ئابووری سنووری هەرێم و ئێران بە نەزەری من حکوومەتی شیعی بەرامبەر عێراق زوڕاندووە و ئەمەمانەوە نیە مەترسیش نیە لەسەر هەرێمی کوردستان. باشە کاگەنەر من یەکێک لە ئەو کوردانی کە لە بەغا لەو نیتاقە سیاسیە کارەکەن بیست دەڵێ تورکیا ڕۆڵی هەیە لەمە تایبەت لە هەوڵەکان بۆ نەهێشتنی ستاتۆی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پێگا بەوەی تەنانەت توێتی من ئەتوانم سوننەکان ڕازی بکەم بە هەموو شێوەیەک لەگەڵ شیعە ڕێ بکەون داخوازەکانی شیعە بەجێ بێن قبول بکەم بەڵام مەرج ئەوە کە ستاتۆی هەرێم نەمێنێ فیدراڵی نەمێنێ حتا نازام ینی خەمیس خەنجەریش کاتی لەگەڵ ئەو هەندێک شیعەکان و حەزی شەعبیات دەستنە لیستێکی ڕەشەوە ئەمەش هەندێک شتی لەو بابەتە دەرەخە مەبەستمە ڕۆڵی تووشیان لەم نێوەندەدا چییە پەنجەی لەکوێ هەیە کاکسەلا لە 1516 تقریبا ئیمپراتۆرەتی عوسمانی و دوازیرش دەوڵەتی ئەتاتورک و دەوڵەتی نوێ ڕۆڵیان هەبووە بە پلەی یەکەم ڕۆڵیان هەبووە لە سەرکوت و لە ناوەبردننی هەموو حرکاتێکی بزوتنەوەی ئازادی خوازان و شۆڕژگەڕی کورد و لە میرنشینەکان و لە تەنانەت لە بزوتنەوەی فەرهەنگی و ڕۆشنبیریش و لە تەنانەت دەرچیرنی ڕۆژنامە و گۆڤارێکیش تورکیا ڕۆڵی گەورەی هەبووە لە ئیستیبداد و سەرکوت و تیرۆر و کوشتنیان ئەو بەوەستێتەوە و لە دوای هاتنی کەمال ئەتاتورک و دەوڵەتی نوێشەوە ئەوەی کە نەکراوە لە تورکیا قەتڵ و ئام و جینۆساید و ئەنفال و گرتنی ئەندام پەرلەمان و زیندیان ئێستا ئەیبینین ئەکرێ و ئەمە زۆر واردە مەسەن هەر ئەوەندەی چەندە عێراق دەخالەتی هەیە لە عێراق تورکیاش بە هەمان شێوە دەخالەتی هەیە ڕاستە تورکیا وەکو ئێران ناتوانێت تەحکوم بەم هێزە سیاسی شیعە کاریگەرە و حەشتی شعبیەوە بکە بەڵام مەسەن خۆ دەوڵەتی تورکیایە کە ڕێگا نادا لە ماوەی لە دوای ڕووداوەکانی ریفراندۆمەوە پارێزگارێک بۆ حەقی کورد دەدابدرێ لە ڕێگای تورکمانەکانەوە لە ڕێگای سونیەکانە لە ڕێگای هێزە مرتەزەقەکانیەوە و هەندێک جار بەداخەوە لەگەڵ هەندێک هێزی کوردیش متتافقن لەسەر ئەم پارێزگارە بۆ کەرکوو دانەندرێ و لە مەسەلەن سەفارەتی تورکیا لە بەغا ڕۆڵی گەورەی هەیە لە پشێوی و ئاژاوە و مەسەلەن ئەو بە تەنها و دوایەوە کاک جگە لەوەش مەسەن خۆ تورکیا چەند جار نەیشاردوێتەوە ئەو جیاوازی ناکە لە بینی کوردی تورکیا و کوردی باشوور و کوردی ڕۆژئاوە بەڵام لە باشوور ئەمەوە نابین ئەمە خابن ینی جێمە خابنە باشوور بۆ شێوێ لە تورکیا ناڕانێ نزیکاتێکەشی بە پێچوانەوەیەکە ئێوەڵن کە ئەو باش ئەوەگەر یەپەگە و پێشمەرگە و گەیلا وەکو یەک ببینێ بەڵام سیاست پەیوەندیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ تورکیا شتێکیگە هەتا کاکسیمان باسی لە لۆزانێکی نوێ کرێ و لە لۆزانە نوێ خۆ ئاستی پارچەیەک نییە زانی کاکسەڵا ئەو ئەگەر مەبەستی جەنابێت لە پەیوەندی حکوومەتی ئەنکەرەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بە پلەی یەکەم و حکوومەتی هەرێمی کوردستان و بەڵام خۆ تۆ دیقەتدا لە دوای ریفراندۆمەوە تورکیا مەسەلەن یەکەم وڵات بوو کە دژی مەسەلەن ریفراندۆم و دژی کوردەوە
مثلەن یەکەم وڵاتە مەسەلەن دژی خواستەکانی خەڵکی کوردستانە ئەمەڕە بەڵام لە واقعدا بە نظری من ئەوەی کە ئێستا تورکیا لە باشووری کوردستان بۆی ناکرێ ئەنجینە بە هەمان دەردی ڕۆژاوی کوردستانیە بە و ئەو بە نظری من گوێی لەوە نییە کە مەسەلەن هاوپەیمانەتی هەندێک هێزی لە بادینان لەگە پارتی دیموکراتی کوردستان لە هەر شوێنێک بۆی بکرێ ئەو مەسەلەن دێ لێرە لە باشووری کوردستان بردومانی قەندیلەکە بەشێ لە سەرکردەکانی پارتی کرێکارانی کوردستان شەهید دەکا و وەکوتم دەخالت دەکا لە کەرکوو و ئەوەی کە باشە خۆ پێی بکرێ زەیرانی 2014 چێ مەسەلەن ڕاستە خۆ داعشی ئاڕاستە کرد بۆ گرتنی مووسڵ و دواتر ڕوو لە کوردستان و شنگال تورکیا بوو بە نظری من تورکیا ئەوەی ڕاستە و خۆ لەگەر ڕۆژ ئاوایکە ناڕاستە خۆ لە باشووری کوردستانێکە و بنخۆشیان نەشادەوە ئەوان دەوڵەتێکی کوردی لەسەر مانگش بێ دژیە بن بۆیە بە نظری من ئەگەر حیزبی سیاسی کوردی لە باشوور پێی وابێ حکوومەتی تورکیا و ئەنقەرە جیاوازیەکەن لە بینی کوردی ڕۆژ ئاو باکوور و باشوور پێمایە تووشی اشتیباهی خەڵەتە زۆر باشە کاک سلێمان منخواست استراتیژی کورد ببیستم استراتیژی کۆنکرێتی کورد چییە لە هەمبەر ئەو مەترسیەک و باس دەکەین تورکیایە عێراقە ئیرانە حتا ڕژێمی سووریاجی بۆ قازعیفی ئەسەدجی لە هەفکردنێکی نوح لۆزانی نوێ لە بەخۆدا چێکردە یعنی بێگومان کورد گۆری نەرینە من خودی هێزێکی مەزنن ئەمکارن و هێزێ بنرخێنن درۆژلاتە ناویندە بگشتی بتایبەت لە ڕۆژاوای کوردستانی خودی پرۆژەیەکی بۆی چارەسەریەنە قوناغا بەرخۆدانە ڕۆژاوای کوردستانی داهاتە دیارکردن و ئاستا دیپلۆماسیەت و سیاسەتە کود ئاستا ناودەوڵەتی دەیە کورد بڕێوە چوژی تێ دیارکردن یعنی کوردا شەڕێ بەرامبەر دەوڵەتە داگیرکاریە تورکیە و لە بەرامبەری داعشێ کاری بوون پرۆژە خۆیان دموکراتیک دی جیهانی دەبێتە ناسکردن بەری هەر تشتیژی کاری بوون براتیا گەلان و تایبەت گەلێ عەرەب یەک و هەرەمێ دەکو هەموو هەوڵدارن دەوڵەتە تورکیە یا ریژیمە باسیە شامێ یا هێزە ناودەوڵەتی حتا ئەمریکاژی کو خستن گەلێن هەرێمی لە بەرامبەری پرۆژەیە دموکراتیک یا کو ئیرۆ ڕۆژ لە ڕۆژاوایە دەرخنە پێش نکاری بوون وێناکێ ئەنجام بدن و بەروواژی وێنا گەلێ عەرەب گەلێ سریان ئاشور و پێکاتەیەن هەرێمێدا حتا ئاستێکی بلند کاری بوون پشتگیریە پرۆژەیە بکن و بە هەفتورە وەکی کورد کوردارە کاری بوون بەرخۆدانێ بکن و حتانهاژی سیاسەتێ دکن و دیار بۆ بەری چەند ڕۆژە دەماک و بەرپرسێکی بلندیە ریژیمە شامەیە باس علی مەملوک هاتە قامشلۆ ینی نکاری بوو چەند کەسێن عەرەب لەوێ دەرێ کۆم بکێ چەند بەرپرسێن عەشیران نکاری بوو کۆم بکێک و بخوازێ پیلان و پرۆژەی خۆ لەسەر باکو ڕۆژهەڵاتی سووریە بدەمەشاندن یعنی هەوڵدانێک و قەسەدێ و گەلی عەرەب ژەفت و قوت بکێ هەوڵدانێک و ڕێڤەبریە نەدەی قبولکردن و بە هەموو جوورەیەن و خستن وەکی ڤەگەڕاندنە ڕێژیمێ یانجی ئەمکارن بێژن ئەو ئەتیفاقا داوی یان لە ناوبەرە ڕێڤەبریە خۆسەر و ریژیمە شامێرە دەرکەت کۆ پێویستە دەوڵەتە سووریە سینۆری خۆی دەرڤە بپارێزێ و لەشگەری خۆشی لە سەرانسەری سینۆر بەلاوکردن لێ پشتگیریەکی ولە مازنی گەورەش گەلێ هەرێمێش بووی ئەو لەشگەرێن سووریە نەبوو یعنی قبول ناکن گەلێ هەرێمێک و عەرەب یانجی دەوڵەتە سووریە ئەو شێوەیە بەرین 2011 ڤەگەری هەرمی و هەرمێ برێڤە ببێ بە هەمان شێوەی لە عێراقیجی بووی شکلیە سەرانسەری هەرمێ دەجی بووی شکلیش بوێ یعنی کورد ئیرۆ ڕۆژ خودی پرۆژەیەکی دەموکراتیکن بێگومان یەمەوەکی ڕۆژاوای کوردستانێ د چارچۆڤەیە پاراستنە خاکە سووریایەدا کو ئەم قەدیە کورد لە شامێ چارەسەر بکن و پێویستە بداماناتی ناودەوڵەتی بن و شام ئامادەیە مەسەلا ئامادەگیەکە شام هەیە بۆ دیالۆگ چەند هەوڵدان بەرێژی هەبێ بۆ دیالۆگە گەلێکی گرنگە و ئەم بزان هەیئەتێکیشی هاتە بوون چەند ڕۆژ بەرێنەها مەسەلەن هەیئەتێک هاتە بوو یعنی قاشۆ لەسەر ناوی هەنێک کەسێن پەرلەمانتەرن و سەرۆک عاشیرن یعنی حتا نهاشی دەوڵەتە سووری یانجی حکوومەتە شامێ ناخوازێ بە شەکلێ فەرمی و ڕسمی تێکلی لەگەر ڕێڤەبریە خۆسەر و هێزن باکوور ڕۆژهەڵاتی سووریای چییە مەسەلەن ناخوازێ تێکەڵیە بەڕسمی ئالیە ئابووری دەژید ئالیە سیاسی دەژی حتا وەکەنها یعنی ئیرادەیە قبولکردنێ لە باوێناکەنی نەکو گفتوگۆ حیوارێ بکە گەلێکی گرنگە و ئەم بزانە بن ریژیمە ناوەندیە شامێ یا باسی یاکونا هەی حەزر
ئیرادا وەیە چارەسەریەش بۆی سووریە نینە هین ئەو زەهنیەتا بەریە هین گواردن قبول نەکریە و نەتەنێ وەکی زەهنیەتە شۆفینی یا بەعس یانجی عقلیەتە حکومدار یا باز قاسی کو بێ ئیرادەیە ینی هەم لەشگەرەوەی لەسەر عادێنینن هەم پرۆژەیەوەیش بۆی چارەسەریە نینە یا هەری گرنگژی تەسلیمی هێزن وەکە رووسیا وەکە ئیرانی بوویە و پێویستە ئێمە لەگەڵ رووسیا ئەتیفاق بکەنجبووی ئەم دەبێژن گەرەک دامنێ vê حیوارê vê گفتوگۆیە رووس بن هەگەر ئەولاکی دامن نەبێت داوارێکەوە هیچ لە دیمەشق نییە بەوی ئاوایی ئیلاگە زەمان نەبێ ئەوێ سێهەمین نەبێ بێگومان هەگەر رووسیا هەگەر ئەمریکا هەگەر هێزن گارانتۆر نەبن بێگومان ئیرادا چارەسەریە لەگەڵ شامینی نەژبەرک و شام بخوا یعنی حتا ئاستێکی هەری بلند تەسلیمی رووسیا بووە تەسلیمی ئیرانی بووە نەتەنێ لە شامێ لە سوود چیژی وایە لە جونێڤژی وایە و هەموو ئێتیفاقاتن گشتیە ناودەوڵەتی ترۆلا سووریا تێدا نینە باشە کاگەن هەربەت کاک سلەیمان باس لە پرۆژەی ڕۆژاوی کوردستان کرد پرۆژەیشی نێت کۆنکرێتی ئەوان هەیە بۆ چارەسەری وە دیالۆگیش لەگەڵ دیمەشق بە چارەسەرزان مەبەسمە هەرێمی کوردستان چ پرۆژەی هەیە استراتیژی هەرێمی کوردستان بۆ ڕووبڕوونبوون ئەمە ترسیانە چییە وەی کە لە ئەوڵی بەرنامەوە مناقەشەیەکی خۆی لە ڕاستیە بە نظری من لە دوای شکستی ڕفراندۆم حکوومەت هەرێمی کوردستانی گەشتۆ بۆ قەنەعاتی کە چارەسەر لەگەڵ بەغا پرسی چارەسەر لەگەڵ بەغا بارودۆخی کوردستان بەرەو باشی بڕوە بەڵام بەداخەوەی کە لە عێراقی بینین ڕەنگە ئەو ئەجێندای ناتوانێت بەرەو پێشبەرێ بەڵام چێەوەی لە ڕۆژاوە مەسەلەن کاک سلێمان باسیەکە بۆ دانووسان لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەد وەچێ هەرێمی کوردستانیش بۆ دانووسانی لەگەڵ بەغا بەڕاستی ئەمە بە نظری من ئەکرێ وەکو تاکتیک سەیری بکەین نەجینا لە واقعدا مەسەلەن لە هەر کام لەم دەوڵەتانەوە لە ئەم منتەقەیە مەسەلەن پرسی کورد وەکو پرسێکی ڕەوا سیر ناکرێت وەرناگیرێ بەداخەوە ئەویشەمان بۆ چون بەداخەوە پرسی کورد لەلایەن نەک لەلایەن وڵاتانی منتەقەکەەوە وەکو ئەو چوار دەوڵەتێکە کوردی بەسەرادا بەشکراوە وەکو دوژمن و نەیار مامەڵاکەن و لە هەمان کاتیشا لە ئاسی نێودوڵەتیشە مۆسکۆ و واشنگتۆن زۆر بێ مۆڕاڵانە مامەڵە لەگەڵ پرسی کوردەکەن ئەوەی کە بینیتان لە ڕابردوودا و لە ئێمە لە سەرەتایی هێرشەکانی ئۆپراسیۆنەکانی تورکیاوە بۆ سەر سەرەکانی گریسپیلێ لە بەرنمەیەکماکە کە دەرەنجامی تویتێکی ترەمپەوە بوو و ئەمانە لە سیوێکی ئاوی ژوا بوو وە لە شۆڕشی 75 جووا بوو لە ڕاپەڕینی خەڵکی کوردستانیش لە بەهاری 1990ەوە بوو و ئەمە بەردەوام دووبارە بێتەوە ئەم بێ مۆڕاڵی ئەمریکا و رووسیا بە نظری من ئەوەیە کە دوو پرسی دیفاکتۆ لە دوو پرسی دیفاکتۆی کورد بە تایبەتی لە باشوور ڕۆژاوی کوردستان هەیە کە زۆر ینی زۆر ئاسان نییە ئەم دەوڵەتانی منتەقەکە بتوانن کۆتایی پێبێنن یا پاشەکشەی پێ بکەن ئەویش بە خۆڕاگری و بە جوهدەوەی سەرڕاوی کە لە باشووری کوردستان گلەی و ناڕزایی هەیە لەسەر مەسلەی ناشەفافی و مەسلەی گەندەڵی و هەندێک جار لەسەر پێشێلکردنی پرسەکانی دیموکراسی با پێچوانەوە مەسەن لە ڕۆژاوە پرسی ژنان و بەرگری قارەمانانە و مەسەلەن تا ڕادەیەکی زۆر مەسەلەن نەبوونی گەندەڵی و عەدالەتوانە بە نەزەری من دیوە پۆزەتیفەکەیەتی بەڵام لە هەر حاڵدا ئەوەیە کە باشووری کوردستان و ڕۆژاوی کوردستان و کورد بەگشتی لەم منتقەیە هێشتا لەژێر هەڕەشە مەترسی ئەم وڵاتەنە داگیرکەرانێ بۆیە ئێمە بینین کە خۆشبەختانە لە وڵاتەکانی خۆیان کێشە و قەیرانی زۆری تایە بەڵام گرفتەکەوەیە کە مەسەلەن چ لە ڕۆژ ئاوا هێزە سیاسیەکان مەسەلەن نەیانتوانیوە زۆریە گرتو بن وە چ مەسەلەن ڕۆژاوە باشوور مەسەن هەر چوار پارچی کوردستان ئێمە بینیمان لە 2013 هەوڵدرا بۆ کۆنگرێکی نەتەوەی سەرکەوتو نەبوو مەبەستمەوەیە کە ئەمە تەحسیل حاصلە کە ضرورەتی یەکگرتنی کورتەیە بەڵام گرفتەکە لەوەیە کە هەندێک جار ئێمە سیرەکەی نەک یەکگرتوونین ئەم هێزە کوردیانە بەڵکو هەندێک جار بە جۆرە لە جۆرەکان هەندی هێزی کوردی بەشداری لەو پیلانجیڕیانە ناوچەی ئەمە مەترسی گەورەیە و بە نەزەری من ئەمە خیانەتی گەورەیە و بەڵام لەگەڵ ئەوەشە مەسەلەن ئەوەی کە کاکسێمان باسیەکە دانووسانی نێوان هێزەکانی هەسەدا و لەگەڵ حکوومەتی بەشار ئەسەد بەتەسەوەری من تاکیکی باشە بۆ ئەو هەلومەرجێکی ئێستا تا هاتوتە پێش لەو ئەڵتەرناتیڤ ئێستا پەیوەندەکان هەموو چوارچێوەیەکی تاکتیکی هەیە لەوە ئەڵتەرناتیڤێکی باشتری بەدەستەوە نییە و ئێمە هەموما حەزەکەین کوردەوڵەتێکی سەر بەخۆی بێ لە منتخە بەڵام هەلومەرجی سیاسی هەلومەرجی مەوزوعی و هەلومەرجی نێودوڵەتی بە نەزەری من ئێستا بەهۆی بەرژەوەندەکانی خۆی ڕێگانەدا و ئێمە بۆ خۆشمان بەشێکین لەوەی کە
مەسەرەن ئەگەر ئەمە نەبێ ئەجندایەکی نێودەوڵەتی بەخۆ نەگرێ پشتیوانی نەکرێ ئەو گرفتانی کە باسم کرد مەسەن گرفتی دروستن و هەندێک جار مەسەرەن ئەبێ واقعی سەیریکن کە بەشێک لە بەرپرسیارێتەکە هێزە سیاسیەکانی ئەم پارچانی کوردستان خۆشیانن بەڵام لە هەمان کاتە من گەشتبیرم بۆ ئەو ئاڵگۆڕانی کە لەو منطقەیە ڕوویداوە بە تایبەتی وەکوتم خولی دووهەمی بەهاری عەرەبی بە نەزەری من هەموو ئەو ئاڵگۆڕانی کاکسەلا لەم منطقەیە پێک دێ لە جەولەی یەکەمە دەوڵەتانی ناسیۆنالیستی فاشی عەرەبی لە منطقەکە کۆتاییان پێهات کە بە جۆرە لە جۆرەکان کول لێ بەهرەمەند بوو گەلانی منطقەش لێ بەهرەمەند بوو و لە ئێستاە بە نەزەری من ئەو دەوڵەتانی کە هەڕەشە و مەترسیان لەسرە و بە نەزەری من زعیف بن و تەواو بن بە نەزەری من ئەمەش لە قازانجی خەڵکی خۆی ئینەکە ژوایە مەهادەکەی لەزانی ژوایە تا ساڵ 2023 ئەگەر ئەو هێزە قوارانی ئێستای ناوچەکە هەڵوەشێت ئەو کاتە پرۆژەی ناوچەکە کاگۆڕێ کوردستان حسابیشکەی بۆ پرۆژەی نوێدا بەڵام هەروە هەموو شەڕەکە ئەردۆغانی ژەوەیە خۆی ڕاکێشێت تا 2023 ئەم قوارەی بپارێزێت ئەم پەلکێشانشی هەر بە چوادەوری خۆیان بۆ شێوەیە سپاس کاک سلێمان هەرە نوێنەری پێدا لە باشووری کوردستان سپاس بەم دەبین جەنابتان سپاس کاگەنوەر حسێن بازگەی ڕۆژنامە و سپاس بە دوولاتان سپاسی بێ پایان بۆ بینەرانی ێژا تا بەرنامەشی دیکە لە خۆشیدا بمێنن دەستان خۆش